سەرەڕای کەمبارانی و تاکۆ ئێستا پەڵەنەدان جوتیارانی گوندی قاهرە سەرقەڵی جووت و تۆکردنی زەویەکانیانن بە شێوەیەکی سەردەمی کۆن بە ئومێدی ئەوەن ئەم ساڵێکی هات بێت. 3 سنوات جفاف ودعم معكم من الدولة. ئەوە 3 ساڵە وشکە ساڵیە، هیچ پشتیوانێکی حکوومەت نییە بۆ جوتیاران. بنەتۆ و پەینی کیمیاوی زۆر گرانە. لە ئێستادا بنەتۆیەکی کۆنی 3 ساڵ پێش ئێستا دەچێنین. نازانین سەوز دەبێیان نا. ئەم نەبوونی پشتیوانیە نیگەرانی کردوین. کارەباش زۆر خراپە و ناتوانین بیرەکانی ئاو ئیش پێ بکەین. كهرباء ضعيف والله انطش بلد لان بذاره هسه وەک دەبینی بەدەست تۆ دەکەین چونکە گاز زۆر گرانە ناتوانین بە ئامێر تۆ بکەین بۆیە باوکم فێری کردوین بەدەست تۆ بکەین تاکو و خەرجەکان کەمتر بکەینەوە. فانطش بلد وابوي جاي علمنا شلون طشاش شديد من ايام قبل يعني زين. بەوتەی یەکێک لە جوتیاران لە سنووری گوندەکەیاندا نزیکەی 51 بیر ئیرکوازی هەڵکردراوە بۆ کاری کشت و کاڵی ئەمەش بەهۆی ئەوە دێت نزیکەی 3 ساڵا وشکە ساڵی و کەمبارانی سنوورەکانی گردووەتەوە. أكثر من 50 بير حفرة لأن الفلاح اعتيادي مطر سبحان الله ماكو مطر ويفتقر الفلاح إلى زیاتر لە 50 بیری ئاو لێدراوە لە سنووری گوندەکەمان. بەڕاستی جوتیاران پشتگوێ خراون نە بنەتۆمان پێدەدەن نە پەینی کیمیایی. ماوەی 3 ساڵی شەوشکە ساڵی بەرۆکی گرتوین. قاموا بإنشاء الآبار الارتوازية. جگە لە کەمبارانی 2 ساڵی ڕابردووی وشکە ساڵی جوتیاران نیگەرانن لە پشتیوانی نەکردنی حکوومەتی عێراقی لیان کە بە یەکێک لە هۆکاری پاشەکشەی کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری دەزانن لە تەواوی عێراقدا. کاروان حەبیب، کورد سات نیوز، گوندەکانی سنووری خورمات و